ڕۆژتان باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد ڕێزدار ئۆجەلان لە باس و شرۆڤەی تیۆریەکانیدا لە تیۆری خۆبەڕێوەبەری دیموکراتیک و کۆنفدرالیزمی دیموکراتیکدا پێگەیەکی تایبەت بۆ جەندەر و پرسیژن تەرخان دەکات. جەندەر لە کۆنفدرالیزمی دیموکراتیکدا یەکێک لە سێ بنەمای هەرە گرنگی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک پێک دێنێ. بەنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ باس و شرۆڤەی جەندەر و پێگەی ژن لە ڕوانگەی تیۆریەکانی ڕێزدار ئۆجەلان تەرخان دەکەین. بۆ ئەمە بەستەش بەڕێز نەجیبە قەرەداغی ڕۆژنامەوان لە ئستودیۆ حازرە. بەڕێز قەرەداغی بەخێر بێ. زۆر سپاس. بەڕێز قەرەداغی وەکو دەستپێکێک ژن جەندەر لە تیۆریەکانی ڕێزدار ئۆجەلاندا چۆن پێناسە دەکرێت. پێگەی ژن لە کۆمەڵگەی کوردیدا بەگشتی لە کۆمەڵگادا لە ڕوانگەی تیۆریەکانی ئۆجەلانەوە چۆن باز دەکەی فەرموو. بەڵێ ئەلبەتە بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە ناچارین بۆ کۆمەڵێک پێدرا و زانیاری و بە تایبەتی زانیاری لە ڕووی هەم مێژوویەوە هەم ڕۆژانەیەوە بگەڕێنەوە لەبەر ئەوەی کە خودی بەڕێز ئۆژەلانیش هەر ئەو کاری کردووە ئەوەی کە لە مێژوودا ژن و لەکوێی مێژوودا بووە و ئایا لە سەرەتای مێژوو تا ئێستا ژن چ پێگەیەکی هەبووە ئەوە دەبێت پێناسە بکرێت سەرەتا وەکو کرۆکی مەسەلەکە یاکو کرۆکی ئەو کێشە کەڵەکە بوانەی کە لە مێژوودا ماوەتەوە هەتا قۆناغی ئێستا و چەند ئەو هەوڵدانانەی کە کراوە بۆ ئەوەی کە پێگەی ژن جارێکی تر بێتەوە سەر سەکۆی مێژوو چەندێک ئەنجامی گرتووە و چەندێک شێوەی داوە بە سیستەمەکان بێگومان ئەوە زۆر گرنگە. من خودی خۆم ئەو ئەنجامانی کە تا ئێستا بەدەستم هێناوە لە چوارچێوەی خوێندنەوەی تێزەکانی بەڕێز ئۆژەلان بەرگەی نامەکانی بە تایبەتی هەر 6 کتێبی دوایی لە پاراستنی گەلێکەوە بگرە هەتا ئەو 5 کتێبی دوایی کە لە چوارچێوەی شارستانی دیموکراتیدا مانیفێستۆی شارستانی دیموکراتیدا بەڕێز ئۆژەلان لە زیندانی ئیمرالی لە زیندانە تاکە کەسێکەی نووسیبێتی و هەروەها لە چوارچێوەی ئەو کۆنفرانسانەی کە کراوە تا ئێستا لە چوارچێوەی تێزەکانی بەڕێز ئۆژەلاندا ئەو دوو کۆنفرانسە گەورەی کە لە زانکۆی هامبورگ کران و کۆنفرانسی یەکەمی ژنۆلۆژی کە لە زانکۆی کۆڵن کران و ئێستاش ئامادەکاری بۆ کۆنفرانسی دوو هەم دەکرێت. من بۆیە بۆ ئەو پێشەکەموت بۆی ینی بینەرانی بەڕێز ئاگادار بن کە ئەم شتانی کە ئێمە دەیڵێن زادەی لێکۆڵینەوەیەکە کە لە چوارچێوەی خوێندنەوەی ئەو تێزانەوە هەروەها بە دوواداچوون بۆ ئەو تێزە هاوتەریبانەی کە لەگەڵ تێزەکانی بەڕێز ئۆژەلان لە چوارچێوەی کارێکی ئەکادمی و تیۆریا لە هەمان کادا لە چوارچێوەی کارێکی پراکتیکیە لەبەرەوەی تێزەکانی بەڕێز ئۆژەلان تەنیا تێزی ئەکادمی و تیۆری نین بەڵکو لە زەمینەی پراکتیکا ژیانی بینیوە. پێگەی ژن لە لای بەڕێز ئۆژەلان سەرەتا لە پێناسەکردنی سیستەمێکەوە دەست پێ دەکات کە تەواوی قەیرانەکانی کۆمەلگای مرۆڤایەتی لە خۆوە گرتووە و ئەو قەیرانە زادەی ئەمڕۆ نییە زادەی مێژوویەکی زۆر درێژە کە تەمەنی زیاد لە 5,000 ساڵ دەبێ و سەرچاوەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوین بەشێکی زۆری کرۆکی مەسەلەکە یا کرۆکی ئەو جیهان بینیەی کە ئەم قەیرانە گەورەی لە جیهاندا دروست کردووەوە کەڵەکە بوو ئەم قەیرانە سەرچاوەکەی بە ڕۆژهەڵاتی ناوین دەگەڕێنێتەوە و سەرەتاش لە دوای ئەوەشەوە بوو ئەم 400 ساڵی ڕابردوو کە سیستەمی مۆدرنیتەی کاپیتالیزم قەیرانەکەی زیاتر قوڵتر کردوێتەوە و مێژووی مرۆڤایەتی هێناوەتە بەردەمی کارەساتێکی هێندە گەورە کە ئیدی لەم زەمینەی ئێمەیە پێدەچێت لە قۆناغی داهاتوودا ئیدی شوێنێک بۆ ژیان بۆ مرۆڤ نەمێنێتەوە لەبەرەوەی کە کێشەکان ئەوەندە گەورە بووە و لە کارەساتی مرۆیەوە بگرێت لە کارەساتی سروشتیەوە بگرێت لە کارەساتی ئەو کارەساتانەی کە خودی سیستەمەکە بۆ خۆی سەرچاوی سەرەکیەتی خوڵقاندوویەتی بەڵام پێویستە ئەم قەیرانە پێناسە بکرێت پێویستە ئەم جیهانبینیە پێناسە بکرێت کە لە کرۆکی مەسەلەکەیە ژن هەیە واتە ئەگەر ئەم قەیرانە نەگەڕێنەوە بۆ سەرەتای مێژووی مرۆڤایەتی و پێناسەیەک بۆ ئەو لاسەنگیە نەکەین کە ئەو جیهانبینیە دروستی کردووە جیهانبینی شارستانی دەوڵەتداری و ئێستاش مۆدرنیتەی کاپیتالیزم دروستی کردووە زەحمەتە بتوانین لەوە تێبگەین کە بە
پێدراوی ڕۆژانەیە بڵین بە ڕوودا و ڕۆژانەیەکان بتوانین قەیرانەکان پێناسە بکەین دەبێت هەم ڕیشە مێژوویەکەی بزانین هەم ئەوەی کە ئێستا بەڕێز ئۆژەلان بۆ خۆی لە ماوەی ئەو 40 ساڵی ڕابردوودا کردوێتی بزانین چییە کێشەکە کێشەکە ئەوەیە کە سەرەتا ژن بە دەستپێکردنی کۆمەڵگای چینایەتی و بە تایبەتی بە دەرنانی ژن لە سیستەمی یا بڵین لە خودی مێژوو بەدەرنرا و ژن ئیدی لە خودێکەوە کرایە تەنیا جەستا لە هەبوونێکی کۆمەڵایەتی یا لە سیستەمێکی کۆمەڵایەتی کە لە سەردەمی سەرەتای مرۆڤایەتی سەرچاوی کۆمەڵگابوون بووە کرایە ئامرازێک کەرەستەیەک بۆ زاوزێکردن بۆ پەیوەندی زایندی و لە مێژوو بە دەرنرا بەڕێز ئۆژەلان بە لێکدانەوەی زانستیانە و بە گەڕانەوە بۆ ئەو پێدراوە مێژوویانەی کە سەرچاوەکەی خودی میزۆپۆتامیای ژوورینە و ئێسش بۆتە سەرچاوی ئیلهامی شوێنەوارناسان کە بە تایبەتی جوگرافیای باکووری کوردستان ئەوەی کە بڵێن شوێنەوارناسەکان لێی دەگەڕێن و بە دوای دادەشن و دۆزینەوەی نوێ تەنانەت ئەو دۆزینەوانی کە ئێستا هەیە کۆمەڵناسی پۆزتیڤیزمی خستۆتە بن پرسیارێکی گەورەوە ئەمە خۆی لە خۆیدا سەرچاوی تێزەکانی بەڕێز ئۆژەلان پێک دەهێنێت لەبەر ئەوەی کە ئەو زانستی کە ئێستا پێشنیاری کردو بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی خودی لێگەڕینێکی حەقیقەتە واتە پارادیگمایەکی تەواو نوێیە لە جیاواز لەو پارادیگمایی کە 5,000 ساڵە جیهانی پێبڕێوە دەبرێەوە بە تایبەتیش ئەم 400 ساڵی ڕابردووە بە چوارچێوەی مۆدرنیتی کاپیتالیزمە کۆمەڵگای مرۆڤایەتی هەموو تەواوی خستۆتە بەردەمی کارەساتێکی گەورە. پێگەی ژن من لە ڕاستیە کە وەختێک کتێبەکان یا بەرگینامەکانی بەڕێز ئۆژەلانم دەخوێندەوە و کتێبانێک کە لە قۆناغینەوەتەکاندا نووسیوێتی و شیکردنەوەکانی خۆی لەسەر کۆمەلگا و لەسەر ژن لەسەر خودی سیستەم بەگشتی پێشکەش کردووە نمونەیەکی خۆی دەهێنێتەوە کە من پێم وابێ ئەو نمونەیە کرۆکی مەسەلەکەیە یا دەستپێکردنی ژیانی شۆڕژگەریە ئەو دەستپێکردنی ئەو جیهانبینەی بەڕێز ئۆژەلانە بۆ کێشە و قەیرانەکان و بۆ ئەو کارەساتی کە کۆمەڵگای مرۆڤایەتی لە بەردەمیدا بە تایبەتی لە خودی پرسی کووردا خۆی دەبینێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوینە چی ئەو نمونەیە بەڕێز ئۆژەلان دەڵێ وەختێک ئێمە لە گوندەکەی خۆمانە لەگەڵ هاوڕەکانی یاری دەکرد ئەو کچە هاوڕەکانی کە ئیدی دەگەنە تەمەنێکی گەنج وە بنەماڵەکانیان بە شویان دەدەن یا هاوسەرگیریان پێ دەکەن بە زۆر دەڵێ ئیدی کاتێک کە ئەوان دەهاتنەوە لای بنەماڵەکانیان بۆ سەردان من هەر بەو خەیاڵی کە لە سەردەمی مناڵیە چۆن پێکەوە یاریمان کردووە وام ئەزانی کە هیچ شتێ نەگۆڕاوە هەر بەو پەرۆشەوە داوام لێکردن کە بێن وەکو جاران یاری بکەین بەڵام دەڵێ ئیدی ئەو پێگەیی کە ئەو ژنەی ئەو ڕەوشەی کە ئەو ژنەی تێخراوە و چوارچێوەی خێزانی پێدەوترێ ئیدی ئەو جوانەکانی سەردەمی مناڵیمانی تێکدا ئەوەی کە ئێمە وەکو دوو منداڵ پێکەوە یاری بکەین و لەوە گرنگتر وەختێک نمونە لەسەر خوشەکەی خۆی دەهێنێتەوە کەەوە کاتێ زەواجی پێدەکرێت بە چەند بەرامبەر بە چەند فەردە ئاردیا بە چەند پارەیەک زەواجی پێدەکرێت و دەخێتە ستاتوی مڵکایەتێکی ترەوە ئەمانە سەرەتای لێپرسینەوە بوو لەو جیهانبینەی کە بەڕێز ئۆژەلان دەستی کرد لە ڕاستیاوەکو سەرەتایەک مرۆڤ دەتوانێت ئەوە بڵێ بەرز قەرەداغی دەزانین کە ڕێزدار ئۆژەلانوەکو تۆش بە درێژی ئاماژەت پێکرد لە تێزەکانیدا یانە هەر لە کۆنەوە بە تایبەتی لە کتێبی مانیفستۆی شارستانی دیموکراتیک زۆر بە ڕوونی باسی پێگەی ژنەکات دەزانین کە سیستمی کاپیتالیزم مۆدرنی کاپیتالیزم ژنی لە مرۆڤ وەکو کاڵایەک کرد لە کولتوریشدا کولتور و سنەتی ژن کرا بە کۆیلە بۆیە پێگەی ژن ئەوەندە گرنگی لای ڕێزدار ئۆژەلان کە لە سیستمی بەڕێوەبەریدا هاتووی وڵاتدا هەرێمدا ئەو لە باسی خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا پێگەی ژن ئەوەندە گرنگی یەکێک لە سێ بنەما گرنگ یا بڵێن کۆڵەکەکانی
خۆبڕێوەبەری دیموکراتیک پێک دێنێت لە پەنای ژینگە بڵێن ئەکۆلۆژی و دیموکراسیدا جەندەر هەیە. لێرەدا بڵێن ڕۆڵی ژن لە داهاتوویەکی نوێدا لە داهاتوویەکی بەڕێوەبەریدا ئەڵبەتە ئێمەش بەکردەوە دەبینین کە ڕۆڵی ژن ئێستا لە کردەوەدا چییە. بەڵام لە بواری تیۆریکە گەر چاو لە جەندەر بکەی پێگەیەکی وا گرنگی هەیە کە یەکێک لە سێ کۆڵەکەی گرنگی کۆنفدرالیزمی دیموکراتیک پێک دێنێت. ئەگەر شرۆڤەیەکی تۆ لە پێگەی ژن لە بەڕێوەبەریدا کە هەموو بڵێن فەلسەفە و کولتور و یاسایەکی دژبەژن هەیە کە تێکی دەدا لەبەرەوەی کە ژن بۆ خۆی بڵێن یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی داهاتووی کۆمەلگە پێک دێنێت. دەزانی ئەوەی کە لە تێزەکانی بەڕێز ئۆژەلانە هەیە و لە پراکتیکیشان مرۆڤ دەتوانێت ببینێ بەڕێز ئۆژەلان لە دەرەوەی ئەو سیستەمی باوکاری کردووە واتە ئەوەی کە ئێستا بیاوێ بەڕێز ئۆژەلان بناسێەوە ئەو بزوتنەوەی کە ئەو دروستی کردووە بناسێ و تەنانەت خوێندنەوە بووە بزوتنەوەکەی بکات دەبێت تێبگا ئەو چی کردووە چونکە ناکرێت نە بە عقلیەتی باو نە بە زانستی کۆمەڵناسی باو نە بە تەنانەت ئابووری کۆمەڵناسان سیاستزانان ئەوەی کە ئێستا خودی بەڕێز ئۆژەلان نەخوێندنەوە وەکو خۆی ناتوانن لەمە تێبگەن کە بەڕێز ئۆژەلان چی کردووە ئەوەی کە ئەو کردوێتی لە دەرەوەی ئەم سیستەمی کە ئێستا هەیە ئەم سیستەمە باوە هەیە کاری کردووە بەچی بە ڕەخنەگرتن لە دەوڵەت ڕەخنەکردنێکی ڕادیکاڵانە لە دەوڵەت نەک ئەوەی کە بێت چاکسازی تێدا بکە یا بێ بیڕوخێنێ لە جێگەی ئەوە دەوڵەتێکی دیکە دروست بکە لە ڕاستە لە پارادیگمەی قۆناغی سەرهەڵدانی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە خودی پەکەکەیە هەتا قۆناغی نەوەتەکان سەرەتای نەوەتەکان ئەم تیۆریە هەبوو کە لە چوارچێوەی بزوتنەوەکانی ڕزگاری نەتەوەی یا دەوڵەت بڕۆخێنرێەوە دەوڵەتێکی دیکە لە جێگەی ئەوە ساز بکرێ بەڵام بەڕێز ئۆژەلان بەڕەخنەگرتنێکی ڕادیکالانە لەم سیستەما کە تێیدا ئاینگەرایی نەژاد پەرستی و زانستگەرایی هەموو شتێ لە پێناوی دەوڵەتە لە ناو دەوڵەتیشە هەموو شتێ لە پێناوی توێژێکە لە پێناوی ئەلیتێکە خزمەتکردن و لە ناو ئەم سیستەمەیە بە هیچ شێوەیەک ژن بوونی نییە ژن تەنیا ئەو کاڵایە کە ئێوە ئاماژتان پێکرد ئەو ئامرازەیە ئەو ماکینەی زاوزێکردنە ئەو کاڵایەکە بەکاردەهێنێ واتە ژن خود نییە لەوێ ژن کردێ ئەوەی کە لە پەراوێزایە و ژن لێرەدا سوبژەیە لەم سیستەمەدا بەڕێز ئۆژەلان بەڕەخنەیەکی ڕادیکاڵانە لەم سیستەما و نەک بە تەنیا ڕەخنە چونکە بەڕەخنە بە تەنیا تێرناکە ئەوەی کە لە قۆناغی ڕابردوودا مارکسیزم کردوێتی یا بزوتنەوەکانی فێمینیزم کردوێتی ڕەخنیان لە سیستەم گرتووە بەڵام خودی خۆیان یان بوونەتەوە بە یەدەکێکی ئەو سیستەمە یان بە ئامرازەکانی سیستەم هاتوون کاریان کردووە بە تایبەتی لەسەر مەسەلەی ژن ئەوەی کە بەڕێز ئۆژەلان لە نێو پارادیگمەی شارستانەتی دیموکراتیدا یا بنیادنانی کۆنفیدرالیزمی دیموکراتیدا لەسەر سێ بنەمای کۆمەڵگەی دیموکراسی ژینگەیی و ئازادی ڕەگەزی کە کردوێتی کارکردن بووە لە تێزێکی دژ لە بەرامبەر بەو تێزانی کە هەبووە واتە لە خودی دەوڵەتە لە هەر بۆ خۆی لەسەر هەڵدانی مێژووەوە بە لێکدانەوەی ئەوەی کە دەوڵەت یەکەم خێزان بووە واتە لە خێزانەوە لە کرۆکی خێزانەوە لە قۆناغی چینایەتی دەست پێ دەکاوە دەوڵەت ساز دەبێت لە نێو ئەم دەوڵەتەدا ئیدی هەبوونێک بۆ ژن یا پێگەیەک بۆ ژن نامێنێتەوە و ئێمە ئەوەی کە ئەگەر زۆر لە ڕاستیدا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوینە نەلێکدانەوەمان هەیە لێکۆڵینەوەیەکی جددی و زانستیمان هەیە لەسەر ئەو سیستەمێک کە لە ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی لەسەر دەوڵەت سازی واتە کرۆکی دەوڵەت سازی لە ڕۆژهەڵاتی ناوینە لەبەرەو ناتوانین لە ئێستەی ئەو تێزانی بەڕێز ئۆژەلان زوو بە زوو تێبگەین بۆ بەڕێز ئۆژەلان لە دەرەوەی سیستەمی دەوڵەت سازی دەیەوێ سیستەمێکی نوێ دروست بکە لەبەرەوەی کە لەو بنەمایانی کە بەڕێز ئۆژەلان ئاماژەی پێکردووە ئەو کاتانە مرۆڤ تێدەگا کە بەڕێز ئۆژەلان جارێکی دیکە وەک سەردەمی کۆمەلگابوون لەسەر دەستی ژن جارێکی دیکە مەیدانی نوێ بۆ بەشداری ژن دەکاتەوە لە چ بوارێکە بۆ نمونە
ئەگەر ئێمە لە تێزەکانی بەڕێز ئۆژەلان بەوردی بکۆڵینەوە باش دەزانین کە تێزی نوێی کۆمەڵاسی پێشکەش کردووە، زانستی نوێی پێشکەش کردووە، بە تایبەتی ئەوەی خۆی لە خودی ژینۆلۆژیدا دەبینێتەوە کە ئێستا هاوتەریب لەگەڵ بزوتنەوەی ئازادی ژنی کووردا لە زۆر جێگەی جیهانیش ئەم تێزە یا ئەم زانستە نوێیە کاری لەسەر دەکرێت. من بە خودی خۆم لە زانکۆی کۆڵن کە وەختێک کۆنفرانسی یەکەمینی ژینۆلۆژی کرا ببوورە دەمەوێت لێرەدا باسی ئەو بکەین چون پرسێکی گرنگە دەمەوەکو پرسێکی تایبەت بکەین. دەزانین کە ژینۆلۆژی لە ئەدەبیاتی پەکەدا زۆر باسی دەکرێت و وەکو بۆ خۆشکوت کۆنفرانسێکی تایبەت بە ژینۆلۆژی گیراوە، بەڵام ئەم چەمکێکی نوێیە. پێم باشە کە خودی چەمکەکە ژینۆلۆژی چییە و چۆن پێناساکرێت و بەگشتی بڵین ناساندنێکی خودی چەمکی ژینۆلۆژی و ناساندن و شرۆڤەکردێکی فەرمو. ئەگەر مرۆڤ بە چەند جملە بیەوێ ژینۆلۆژی بناسیێنێ، مرۆڤ دەتوانێت بڵێ پارادیگمای ژنە بۆ تەواوی مرۆڤایەتی، واتە جیهانبینی ژنە و ئەو زانستەیە کە تەواوی زانستەکانی دیکە دەخاتە ژێر پرسیارەوە. بۆچی لەبەرەوەی ئەو زانستانی کە هەبووە تا ئێستا نیانتوانیوە قەیرانەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی چارەسەر بکەن. ژینۆلۆژی دێت تەواوی ئەو زانستانی کە هەیە، بۆ نمونە لە ئابوووریەوە بگرا هەتا سیاست، لە لایانی بیۆلۆژی ژنەوە بگرا هەتا ئابووری، هەتا بوارەکانی کۆمەڵایەتی، هەتا بوارە تەنانەت خوێندنەوەیکی نوێ بۆ ئاین، خوێندنەوەیکی نوێ بۆ زانستی کۆمەڵاسی، تەواوی ئەمانە دەخاتە ژێر پرسیارەوە و تەرحی نوێ پێشکەش دەکا بۆ چارەسەری پرسەکان. واتە مرۆڤ دەتوانێت بە یەک جملە بڵێ جیهانبینی ژنە بۆ دیاردەکان، بۆ زانستەکان. لەگەڵەوەیە جارێکی دیکە خوێندنەوەیکی نوێ بۆ مێژوو، بۆ لەبەر ئەوەی ئەو مێژووی کە هەبووە ژن لە دەرەوەی مێژوو ماوەتەوە. زانستی ژینۆلۆژی یا بڵین زانستی ژنناسی دێت جارێکی دیکە مێژووی مرۆڤایەتی یا مێژوو بۆ خۆی سەر لە نوێ پێناسە دەکاتەوە. مێژوو لەسەر بنەمای لێکۆڵینەوەیەکی بابەتیانە ئەوەی کە تا ئێستا کراوە، بۆ نمونە ئەوەی کە لە باکووری کوردستانەوەکو شوێنەوارناسی ئەرکۆلۆگەکان بەدەستیان هێناوە وەکو پێدراوێکی شوێنەوارناسی. کاتێکە مرۆڤ لێکۆڵینەوە لەوە دەکا دیدی زانستی باو لەگەڵ دیدی ژنناسی تەواو بۆ ئەو دیاردە ئیکۆلۆژیە جیاوازە. لەبەرەوەی زانستی باو نایەوێ ئەوە ببینێت کە کۆمەڵگابوون لەسەر دەستی ژن. باشە لێرەدا چ جیاوازیەک هەیە لە نێوان بۆ نمونە ژینۆلۆژی و مەکتەبەکانی دیکەی جیاوازی فێمینیزمە؟ بۆ نمونە لە ڕادیکال فێمینیزمەوە بگرە هەتا فێمینیزمی بۆ نمونە ئیکۆلۆژی هەیە، فێمینیزمی کە بڵین هەموو دیاردەکانی کۆمەلگا لە ڕوانگەیەکی ژنانەوە، لە ڕوانگەی ژنەوە دەبیندرێت بۆ شەڕ، بۆ ئاشتی، بۆ هەموو پرسە کۆمەڵایەتیەکان کە فێمینیزمەکان لە ئاستی بۆ نمونە ڕۆژاوادا لە گروپی جیاوازی فێمینیستە کاری لەسەرەکەن. جیاوازی چییە لەگەڵ مەکتەبەکانی فێمینیزمی ڕۆژئاوایی و ئەو ژینۆلۆژیی کە ڕێزار ئۆجەلان باسی دەکات؟ دەزانی ئەگەر مرۆڤ سەری بێگومانەوەی کەم بزوتنەوەکانی فێمینیزم یا بزوتنەوەکانی دیکەی کۆمەڵایەتی کردویانە ئەوەی کە تا قۆناغێکیان هێناوە، بەڵام ئەو جیاوازی نێوان پارادیگمای ژن یا بڵێن ژنناسی ژینۆلۆژی لەگەڵ بزوتنەوەکانی دیکەی فێمینیستە ئەوەیە، یا بزوتنەوەکانی دیکەی فێمینیزم لە جیهانە ئەوەی کە هێناوێتی بە تایبەتی هەموو شەپۆلەکانی فێمینیزم تا قۆناغی ئەمڕۆ هێناوێتی ئەوەیە کە فێمینیزم گوتارێکی جیاوازی لە دەرەوەی دەوڵەت بەرهەم نەهێناوە، واتە یەکەم لەسەر بنەمایەکی ڕەگەزی ئەم بزوتنەوانە پێشکەوتون و ئەگەر بە ڕەوتی جیاوازی فێمینیزمەوەی کە لە هەرە دواییان فێمینیزمی ڕادیکالیش بگرا، تەواوی ئەو ڕەوتانەی جیاوازی فێمینیزم نیانتوانیوە لە دەرەوەی گوتاری دەوڵەت، واتە ڕەخنەی ئەوان لەو سیستەمە نەبووە کە دەوڵەت بەرهەمی هێناوە. بەڵام ژینۆلۆژی واتە ئەو تێزەی کە بەڕێز ئۆژەلان پێشکەشی کردووە بۆ کارکردن لەسەری و پراکتیزەکردنی
گوتارێکی جیاوازی لە فێمینیزم ئەو کردووە بەرهەمهێناوە چونکە گوتارێکە کە ڕاستە و ڕاست رەخنە لە دەوڵەت دەگرێ و خۆی ناکاتەوە بە یەدەکی دەوڵەت جارێکی دیکە و تەواوی ئەو قەیرانە گەورەی کە دەوڵەت دروستی کردووە و لە ناو خودی ذهنیەتی دەوڵەتە مڵکداری پیاوە سەلاری دروستی کردووە فێمینیزم رەخنەی لێ دەگرێ بەڵام ئالتەرناتیڤەکەی بەرهەم ناهێنێ ئالتەرناتیڤەکە دروست ناکەوە لەسەر بنەمای ڕەگەزیە واتە تەواوی سیستەمەکە نابینێ تەنیا ئەوەیە کە لە چوارچێوەی ڕەگەزی ژن واوەتر کار لەسەر مەسەلەکان ناکە ئەمە یەکەم دوو هەم تۆ لە ڕاستیە ئێستا بزوتنەوە فێمینیستەکانی ئەوروپا لە قۆناغی سەردەمی بەهاری عەرەبیەوە بە هیچ شێوەیە نەک رەخنیان لە بەرامبەر بەو هەموو پێشەرکاریە کە لە جیهانە دەکرێ نەتا ئێستا خاوەن هەڵوێستێکی جددی لە ئەو قەیرانی کە لە جیهانە هەیە نە ئەو قەیرانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوینا بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوین و باکووری ئەفریقای هەیە نەڕەخنیان لە دەوڵەتەکانی خۆیان هەیە بۆ ئەو سیستەمێک کە خڵقاندویانە لە بۆتە قەیرانێکی گەورە لە تەواوی مرۆڤایەتیە لە تەواوی سەرگۆی زەویە واتە ئەوەی کە فێمینیزم وەکو میراسێک بۆ بزوتنەوەی ئازادی خوازی ژنی کورد بە تایبەتی پێشکەشی کردووە تا قۆناغێکی هێناوە بەڵام هەرچۆن مارکسیزم ناتوانێت ئەوەی کە ئێستا هەیە وەڵام بێ بۆ پرسەکانی کۆمەلگای مرۆڤایەتی فێمینیزمیش تا ئەو قۆناغێکی هێناوێتی ناتوانێت لە ئێستا بەدواوە ئەوەی کە هەیە وەڵامی پرسەکان باتەوە چونکە ئەوەی کە یەک دوو خاڵ مرۆڤ بیڵێ یەک مەسەلە دەوڵەتە دیدی فێمینیزمەکان بۆ دەوڵات وە دیدی فێمینیزمەکان بۆ سیستەم بە تایبەتی ئەوەی کە قەیرانەکە لە خودی دەوڵەتە نابینن کێشە گەورەکە ئەوەیە ناتوان لە دەرەوەی گوتاری دەوڵەت گوتارێکی جیاوازیان هەبێ پرسێکی دیکە زۆر گرنگی هەر پەیوەندیدار بە مەسەلەیە ئەوە هەیە کە یانە جیاوازیەکە لە نێوان بڵێن ڕوانگەی ڕێزار ئۆجەلان بۆ ژنەلۆژی و فێمینیزمەکانی دیکەی کە لە دنیادا هەیە لە ئاستی کردەییدایە ئەنە جێبەجێکردندایە بۆ نمونە ئەوەی کە بۆ نمونە بزوتنەوەیەکی فێمینیستی لە وڵاتێکی غەربی داوای دەکات زۆر بە کەمی جێبەجێ دەکرێت مثلا بۆ نمونە ئێستا باسێکی زۆر چڕوپڕ هەیە لەسەر ئەوەی کە هەژمار یانە کڤوتی ژن لە بڵین دایرە و لە هەندێک شەریکات و لە هەندێک کۆمپانیادا ڕادەکەی بخەنە ڕادەی ئاستی پیاو یان هەژماری ژن کە زۆر جار جێبەجێ نەبووە سوید یەکێک لەو وڵاتانەیە کە نمونەی بڵین هەرە باشی ئەو بڵین بەرابەری و یەکسانی ژن و پیاوەکە بەڵام دیسانەکە کێشەی هەرە گەورەش هەرماوە بەڵام ئەوەی کە بگەڕێتەوە سەر ڕوانگەکانی ڕێزدار ئۆجەلان ئەو ڕوانگانە زوو بەزوش لە کۆمەلگادا جێگە ئەگرن یانە لە پراکتیکدا ئەوەی کە لە تیۆریدا هەیە دەتواندرێت بچەسبێ بۆ نمونە لە تورکیادا دەزانین کە لە باکووری کوردستان لە هەڵبژارنەکانە چه هەرێمی چه هەڵبژاردننی پارلمانی ژن لە ئاستی کەوتە بڵین دەچێتە سەرەوەی چل لە لە ڕۆژاوی کوردستان دەزانین هەرواتر دوای ئەوە سیستمی هاوسەرۆکایەتی بەگشتی یانە لێرەدا ئەوە کێشەکە لە نێوان بڵین تیۆری و پراکتیکە ئێمە دەیبینین بۆ تێزەکانی ڕێزدار ئۆجەلان لە پەیوەندی لەگەڵ ژندا دەتوانێت لە کۆمەڵگەی کوردیدا لە کۆمەڵگەی دیکەی تورکی نەت تەنها کوردیدا لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە بەشی تورکیادا بچەسبێت بەڵام ئەوەی فێمینیستەکان زۆر لە بڵین کۆمەلگای ڕۆژئاواییدا زۆر بە کەمی دەتوانێت بچەسبێ دەزانی مەسەلەی ئەگەر مەسەلەی ژن بۆ بزوتنەوە فێمینیستەکان بە تایبەتی تێزێکی لە جەستەی ژن واوەتر نەبێ دەکەونە هەمان هەڵەی کە لە قۆناغی ڕابردوودا کردویانە ئێستا بۆ خۆیان بزوتنەوە فێمینیستەکان بە تایبەتی ئەوەی کە من تێبینیم کرد لە کۆنفرانسی ژنۆلۆژی و تەنانەت لە ئەو دوو کۆنفرانسێک کە لە هامبۆرگکران بۆ خۆشان لە نێو گفتوگۆیان گفتوگویەکی نوێیان لەبەر ئەوەی کە ئەم تێزانی کە بە ڕێز ئۆجەلان پێشکەشی کردووە ئەم تێزانی کە بزوتنەوەی ئازادی خوازی ژنی کوردکاری لەسەر دەکا ئەوانیشی خسوتە ناو گفتوگویەکی نوێوە و ئەوان دەزانن بەو گفتوگویانی کە ئێستا دەیکەن دەزانن لە نێو چ ڕەوشەکان بە تایبەتی ئەوەی کە وەکو ئەرکی خۆیان لە بەرامبەر بە کۆمەلگای مرۆڤایەتی نەیانتوانیوە جێبەجێ بکەن هەر خودی ئەو بزوتنەوە نێونەتەوەیە گەورەی کە لە
ئەمریکای لاتینەوە بگرە هەتاکو لە فیلیپین ێستا بۆ نمونە ئێمە باسەکە دوور نەکەوینەوە لە فیلیپین ڕێکخراوی چەتری یا بڵین ئەو تەبگەری چەتری گابرێلا هەیە کە نزیکەی 600 ڕێکخراوەی ژنان لە وڵاتەیە لەخۆ دەگرێت کە ئێمە خودی ئێمە لەوانەیە ئەوانەی کە لێکۆڵینەوەی باش ناکەن بە تایبەتی لە وڵاتانێکی وەکو نیپاڵ وەکو فیلیپین وەکو ئاسیایی وڵاتانی دیکەی ئاسیای دوور پێمان وایە کە تەنیا ئەم وڵاتانە چۆنە ناسرێن بە وڵاتانەی کە تەنیا کۆیلەی سێکس یا بڵین بازرگانی سێکسی لێ دەکرێت بەڵام ئەم وڵاتانە خاوەن بزوتنەوەیەکی زۆر گەورەی جدی فێمینیستین بەڵام ئەم بزوتنەوانە بە تایبەتی و بزوتنەوەی کە لە کوردستانە هەیە بزوتنەوە کۆمەڵایەتی کە خودی تەفگەری ئازادی خوازیگەلی کوردستی کردووەوە بەرهەمی هێناوەوە ئەو بزوتنەوانەی کە لە وڵاتانی ئاسیای دوور وە لە وڵاتانێکی وەکو فیلیپین بەرهەماتوە خۆی لە خۆیان ئێستا بۆتە بزوتنەوەی ئەلتەرناتیڤی ئەو بزوتنەوانێک کە ئێستا لە ئەوروپای بەڕاستی بەرهەمە هاتوون و چۆن بۆچی جێگەی خۆیان دەگرن ینی بۆچی ژنی کورد ئەم بزوتنەوانە وەکو بزوتنەوەی هیوا و ئومێدی خۆیان دەبینن لە ڕاستیە لەبەرەوەی کە بە تەنیا و تەنیا کارکردنیان لەسەر مەسلەی ژن کارکردنێکی ڕەگەزی نییە واتە لەسەر بەتەنیا خودی ژن کار ناکەن وەکو ڕەگەزێکی جیاواز لە سیستەمەکە ئەوەی کە بە قەبەترین شێوەیە بە سادەترین شێوە لە کۆمەلگای ئێمەیا پێوترێ بزوتنەوەکانی دژە پیاو واتە فێمینیزم تەنیا وا پێناسە دەکەن کە بزوتنەوەی دژە پیاو بێ نەک دژە پیاو سەلاری دژە پیاو بێ ئەمە بەداخەوە ئەمە پێناسەیەکی قەبەیە بۆ فێمینیزم بۆ تەنانەت بۆ دژایەتیکردنی بزوتنەوەکانی فێمینیزم ئەم جۆرە زهنیەت و شێوە کارکردن لەسەر فێمینیزم ئەو کراوە کاری لەسەر کراوە بەڵام بۆ لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان ولا تەنانەت لە نێو ژنانی تورکە ئەمە بزوتنەوەیەکی ئەلتەرناتیڤ دەبینێ لەبەر ئەوەی وەکوتم لە دەرەوەی گوتاری دەوڵات واتە دیموکراسی سنووری ئەتنیکی نییە سنووری ئاینی نییە سنووری نەژادی نییە و سنووری مەزهبی نییە دیموکراسی بۆ هەموو کەسێکە و ئیکۆلۆژی کە ئێمە تەنیا و تەنیا لە خودی ژینگەوەکو سروش دەیبینین دار و ئاو و شاخ و ئاژەڵەکان بە تەنیا لەما دەیبینین خودی بزوتنەوەی ئازادی خوازیگەلی کورد ئیکۆلۆژی بە تەنیا لەوێدا پێناسە ناکە و ئیکۆلۆژی لە ناهاوسەنگبوونی پەیوەندی نێوان ڕەگەزەکانیش پێناسە دەکا واتە ئەگەر لە جێگەیەکە ڕەگەزی پیاوژن جنسی پیاوژن ناهاوسەنگی هەبێ واتە پیاوسالاری لە خودی خێزانە یا لە کۆمەلگایە سەردەست بێوە ژن لە کۆمەلگایەکە هێشتا هەر مڵک بێ لەوێدا ناتوانێت باز لە کۆمەلگایەکی ژینگەیی بکری ئەگەر ئەو ماڵی کە مرۆڤ تیادەژی هەمووی داربێ ئەگەر لە عینی ماڵە بە شێوازی جیاواز مرۆڤ بیەوێ کە وانیشان بدات کە ئەم جێگەیە یا ئەم ژینگە پارێزە یا کەسێک وانیشان بدا کە ژینگە دۆستە بەڵام ئەگەر لە خودی پەیوەندی نێوان مرۆڤەکانە ئەو هاوسەنگیە نەبێ لە چوارچێوەی ئەوەی کە بەڕێز ئۆژەلان وەکو تێزی هاوژیانی ئازاد تەرحی کردووە لەوێن ناتوانێت بوترێت کە کۆمەلگایەکی ئیکۆلۆژیستە یان ئەو کەسێکی ئیکۆلۆژیستە لەبەرەوە ئیکۆلۆژی لە خودی تێزەکانی بەڕێز ئۆژەلانە تەنیا بە سروشت و بە طبیعەتەوەی کە پێی دەڵێن ژینگە تەنیا بەوە پێناسە ناکرێت بە پێچەوان و ئیکۆلۆژی لە تێزی بەڕێز ئۆژەلانە بە پێناسەکردنەوەی پەیوەندی نێوان ڕەگەز پەیوەندی نێوان خودی تاک بە کۆمەلگاوە هاوسەنگکردنی ئەرکەکانی تاک بەرامبەر بە کۆمەلگاوە کۆمەلگا بەرامبەر بە تاک و تەنانەت هاوسەنگکردنی ئەوەی کە ئێمە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوینە کۆمەلگا هەموو شتێکە بەڵام تاک هیچە بەڵام لە کۆمەلگای ڕۆژئاوایە لە مەبەستم ڕۆژئاوای دنیا نەک ڕۆژئاوای کوردستان تاک هەموو شتێکە بەڵام کۆمەلگا ئەو هینەی نییە ئەو ئەرزش و بایەخەی نامێنێ باسی چەمکی هاوژیانی ئازادت کرد کە دیارە چەمکێکە ڕێزدارەوە جەلان بۆ شرۆڤەکردنی بڵین پرسیژین بەکاری دەباتن
بەڵام دەبینین ئێستا لە تورکیادا بۆ نمونە ژن لە ئاستی تورکیادا ئەمە بەستم تەنیا باکووری کوردستان نییە بە تایبەتیش هەر تورکیادا یەکەم تەجروبەی دەوڵەتێکی سکۆلاری کرد لە ماوەیەکی دوور و درێژدا کە ژن بە تایبەتی لەبارەی جەستەیەوە تەواو ئازاد بوو. دوایەوە تەجروبەی دواتر دەوڵەتێکی ئیسلامی کرد کە دەوڵەتی بڵین ئاکەپە مافەکانی بە جۆرێک بڵین ویستی ڕوانگەیەکی ئیسلامی و شەرعیەت بە پرسی ژن بدات. لە نێوان دوو ڕوانگەتە ژن لە تورکیادا بە تایبەتی بڵین دوو تەجروبەی کرد. یەکێک دەوڵەتێکی سکۆلار بە ئازادی جەستەی ژن، یەکێکیشە دەوڵەتی ئیسلامی بە ڕوانگەیەکی دینیەوە بۆ پرسی ژن. بەڵام ڕوانگەی ڕێزار ئۆژەلان و لەناو ئەوەشدا بڵین لە سیاسەتەکانی پەکەکەدا گەیشتە ئاستێک لە ئاستی تورکیادا ژنان لە یانگریەکی بەرچاو لە بزوتنەوەی بڵین کورد دەکەن یا بڵێن لە هەدەبتا بۆ نمونە لە هەڵبژاردننی هەرە دواییدا و لێرەدا چەمکی هاوژیانی ئازاد گرنگە شرۆڤەکردنی. پێت وایە چییە کە سەرنجی بۆ نمونە ژنانی تورکیا ڕاتکێشێ بۆ خۆی لەم تێزەدایانە لە ڕوانگەی ئەم تێز و ڕوانینەوە بۆ ژنەوە؟ زانی من دەمەوێت چەند گوتەیەکی بەڕێز ئۆژەلان بەبیر بێنمەوە پاشان شتی هەرە باشۆی مرۆڤ لێکدانەوە لەسەر و تێڕوانینەی بەڕێز ئۆژەلان بکە لە سەروبەندی بۆنەی هەشتی ئادارە کە بەڕێز ئۆژەلان پەیامێکی ڕاگەیاند بەر لەوە دیداری لەگەڵ شاندی ئیمرالیە ئەنجامدا بوو. بەڕێز ئۆژەلان ئاماژەی بۆ کرد کە لە نێوان ئەو کاری ئێمە دەیکەین ئێمە نوێنەرایەتی زیهنێتێک دەکەین، ئەردۆغانیش نوێنەرایەتی زیهنێتێکی دیکە دەکا. ئەمەی هەیە ئەم ململانەیە کە هەیە شەڕی نێوان دوو زیهنێتە. ئەردۆغان بە تەنیا و تەنیا فیگۆرێک نییە کە سەرۆک کۆماری دەوڵەتێک بێ، ئەو نوێنەرایەتی زیهنێتێک دەکات کە لە شێوازە سیاسیە گوایە ئیسلامیە میانڕەوەکەیدا ئاکەپە و ئەردۆغانە، بەڵام لە شێوازە هەرە قەبە و توندەکەیدا داعشە. ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوینە دوو نمونەی زۆر باشن کە مرۆڤ بتوانێت وەکو زیهنێتێکی کە لە زمینەی سیاسیە و لە زیهنێتێکی کە لە زمینەی هێزێکی توندڕەوی وەکو داعشە سەر هەڵدەدا. ئەمە کۆکراوەی تەواوی ئەو زیهنێتە پیا و سالاریە مڵکداریەیە کە لە مێژووی مرۆڤایەتیە لە خودی زیهنێتی ئەردۆغان و لە خودی زیهنێتی داعشدا لەلایەکەوە هەیە و ئەو تێز و زیهنێتەی کە بەڕێز ئۆژەلان کاری لەسەر دەکات لە بەرامبەر بەمە لە ململانەیەکی سەختدایە لە شەڕێکی سەختدایە لە بەرامبەر بەو زیهنێتە ئەوەیە کە زیهنێتێکی کە لەسەر بنەمای ئەو بنەمایەنەکە بەڕێز ئۆژەلان پێشکەشی دەکات دیموکراسی، ئیکۆلۆژی و ئازادی ڕەگەزی. و ئەم بەڕێز ئۆژەلان دەڵێ ئەم شەڕی ئێمە شەڕێکی بەزانابوونە، ئەردۆغان دەزانێت چی دەکات، ئێمەش دەزانین چی دەکەین. ئەم شەڕێکە کە تەواوی کۆمەڵگای مرۆڤایەتی ئێستا موبالەغە نیەوە زیادە ڕۆیی نییە ئەگەر بڵێم چارەنووسی کۆمەڵگای مرۆڤایەتی بەم شەڕێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەندە، چونکە ئەم زیهنێتەی کە داعش و ئەردۆغان یا هاوتەریب لەگەڵ ئەوانە زیهنێت ئەمە کە ئێمە باسی ئەردۆغان دەکەین بە تەنیا مەبەست ئەردۆغان بە تەنیا وەکو شەخص نییە، وەکو ئەو زیهنێتی کە لە تورکیا هەیە، هەمان زیهنێتی کە لە تارانە هەیە، کە لە ئێرانە هەیە، هەمان زیهنێتی کە لە عێراقا هەیە، لە خودی ئەو تەفگەرە جیاوازانەی کە تا ئێستا نەیانتوانێت چارەسەریەک پێشکەش بکەن بە کۆمەڵگەکانی ناو عێراق وە ئەم تێزەی کە سووریا هێناوەتە بەر ئەو قەیرانە گەورەی و تەواوی ڕۆژهەڵاتی ناوین موبالەغەن یەگەر بڵێم تەواوی جیهان. بەڵام ئەوەی کە بەڕێز ئۆژەلان دەڵێ ئێمە بەزانابوون لە بەرامبەر بەوە تێکۆشان دەکەین و بەڕاستیش بەزانابوون بەرامبەر بەوە تێکۆشان دەکەن، بەرهەمهێنانی کۆمەڵێک ئەو تێزانەیە کە تا ئێستا کاری لەسەر کراوە لە زمینەی پراکتیکدا جێبەجێکردنی. بۆ نمونە مەسەلەی هاوسەرۆکایەتی بەڕێز ئۆژەلان چی دەڵێ ئەردۆغان کاتێک دەڵێ ژن دەبێ یعنی تەنانەت دەست وەردەداتە ناو جێگەی خەوتنی بنەماڵەکانیش ژن دەبێ سێ مناڵ بخاتەوە
بەڕێز ئۆژەلان پێداگری لەسەر ئازادی ژن دەکات و پێداگری لەسەر ئەوە دەکات کە ئازادی کۆمەلگا بە ئازادی ژنەوە بەندە. کۆمەلگایەک تێدا ژن ئازاد نەبێ ئەو کۆمەلگایە ئازاد نییە، ئەو کۆمەلگایە تیا دیموکراسی نییە، ئەو کۆمەلگایە تایە پرەنسیپەکانی یەکسانی وەکهەوی نییە. لە کاتێکدا کە ئەردۆغان هیچ جێگەیەک بە ژن نادا و ئازادی وەکهەوی ژن و پیا و وەکو دەرەوەی فیترەت دەبینێ و ئەمە ئەم قسەیە کە ئەردۆغان خۆی کردوێتی. ئالەو کاتانەیە بەڕێز ئۆژەلان بوونی ژن لە پرۆسەی ئاشتی و شاندی ئیمرالیا بە گەورەترین دەستکەوت بۆ بزوتنەوەی ئازادی خوازی ژنی کورد دەبینێ و ئێمە دەبینین کە لە شاندی ئیمرالیا ئێستا دوو ژن لە شاندی ئیمرالیا هاتوچۆ لە ناو شاندەکەیا دەکەن. بەڵام ئەوەی کە لە پشتی ئەو ژنانەیە کە لە نێو شاندەکەیە کار دەکەن میکانیزمەیەکی یەکجار گەورە و فراوانی بزوتنەوەیەکی ئازادی ژنی کورد هەیە کە هەم زەمینەی لە کوردستان زۆر بەرفراوانە هەم زەمینەی لە مەیدانی نێونەتەوەی یا فراوانە. من خودی خۆم لە هەفتەکانی ڕابردوودا لە کۆنگرەیەکە بەشداریم کرد کۆنگرەی تەبگەری ژنانی کورد لە ئەوروپا کە کۆنگرەی دووهەمینیان بووە لە ماوەی ساڵی 1970ەوە کە یەکێتی ژنانی وڵات پارێزی کوردستان ێژەوەکە لە ئەوروپادا دەمەزرێ لەسەر زەمینەی ئەو میراسی کە ساڵی 1970 بەدواوە هەتا قۆناغی ساڵی 2014 کە کۆنگرەی یەکەمی تەبگەری ئازادی ژنی کورد لە چوارچێوەی تەبگەرە خۆی تەرحەکە و لە قۆناغی ئەم چەند هەفتەی ڕابردوودا کۆنگرەی دووهەمی بەسرا. من خودی خۆم ئەوەی کە هەستم پێکرد لە بەدۆداچوون بۆ وەکو دەستگایکی ڕۆژنامەوە وەکو تەلەڤیزۆنی سەرکتیڤی وەکو خۆم وەکو ڕۆژنامەوانێک لەو کۆنگرەیە بەدۆداچوونم بۆ تەواوی ئەو ڕۆژەکانی ئەو کۆنگرەیە کرد کە 4 ڕۆژ بوو. من هەستم کرد کە لە ئەو بزوتنەوانەی کە لە هاوتەریب لەگەڵ بزوتنەوەی ئازادی ژنی کورد کار دەکەن من خودی خۆم بزوتنەوەیکی تر نابینم بە قەت ئەوەندە بە قەت تەبگەری ژنی کورد تەبگەری ئازادی ژنی کورد بزوتنەوەی ئازادی خوازی ژنی کورد لە هەموو بوارەکانە توانی بێتی کار بکە. بۆ نمونە هە لەناو خودی ئەو کۆنگرەیە کە 4 ڕۆژ بەردەوام بوو 4 ڕۆژ گفتوگۆکرا لە 10 کۆمیسیۆنی کە راپۆرتەکانیان پێشکەش کرد من تا ئێستا ئەوەی کە نەتەوەی گرتوەکانیش کردوێتی ئەوەی کە گەورەترین ئۆرگانیزاسیۆنی دنیا کردوێتی من باوەڕ ناکەم لە ئاستی ئەوەیە بێکە تەبگەری ئازادی ژنی کورد کردوێتی بە سەدان ناوەند و کۆمەڵە و مەجلیس و وەقف و مەیدانی دیبلۆماسی و لانی کەم لە 7 وڵاتی جیهاندا تەبگەرێک نبینم کە خۆی ڕێخستە بێ لە نێو کۆمەلگایەوە لە بچووکترین یەکەی کۆمەلگا کە خێزانە توانی بێتی لە بواری زەهنیەتدا گۆڕانکاری دروست بکە وەژن بێنێتە ئەو ئاستەی کە هەموو کارەکانی خۆیان بۆ خۆیان بیکەن و بڕیاری سیاسی بۆ خۆیان بیدەن و پلانسازی کار بۆ خۆیان بیکەن و چالاکیەکانی خۆیان بیکەن ئەکادیمیەکانی تیۆری و ئەکادمی خۆیان دایمەزرێنن و ئارتەشێکی گەورەی ژن کە لە بواری خۆپاراستن و لە بواری پاراستنی جەوهەری و لە نێو کۆمەلگایە بوونی هەیە واتە چەترێک هەیە کە لە هەر چوار بەشی کوردستان و لە دەرەوەی وڵات و لە زۆر مەیدانی جیاوازە کە دەتوانن بڵێن بەدەیان مەیدانی کار و خەبات کە لە ڕاگەیاندنەوە بگرێت دیبلۆماسی سیاسی ئابووری و بواری خەباتی ئیکۆلۆژی بواری ئابووریدا و زۆر بواری دیکە کە لەوانەیە ئێستا نێتەوە بیری من خەباتی تەبگەری ژنی ئازادی خوازی کورد لە دەرەوەی وڵات و ناوەڵات کردوێتی تێزی ژنان بە تایبەتی لە چوارچێوەی هاو ژیانی ئازاددا کە تەرحی کردووە لە نێو گۆڕانکاری لە زهنیەتی خێزانەوە دەست پێ دەکا و تەواوی یەکەکانی بەڕێوبەریە کە ئێستا کاری لەسەر دەکا لە نێو پارتە سیاسەکانەوە بگرا لە ئاکادیمیەکانەوە بگرا لە ناوەندەکانەوە بگرا لە مەجلیسەکانەوە بگرا لە کۆمینەکان کە بچووکترین یەکەیە بۆ دامەزراندنی سیستەمی کۆنفیدرالی دیموکراتی و خۆسەری دیموکراتی لەوانەوە دەست پێ دەکا سیستەمی هاوسەرۆکایەتی و لە ناو خودی خێزاندا تەراحکردنی تێزی هاوژیانی ئازاد تەواوی گۆڕانکاریە لە ئەو سیستەمەیە کە لەسەر بنەمای دەوڵەتداری دروست بووە ئەو قەیرانی لێکەوتەوە ئێستا بەڕێز ئۆژەلان لە بەرامبەر بەوە سیستەمێکی نوێی تەراح کردووە. پێگەی ژن لە ڕوانگەی ڕێزار ئۆژەلانەوە بڵێن لە تیۆریدا کە باز دەکرێت لە کتێبەکانی دەکە باز دەکرێت
یانە باشترین شوێن بۆ تاقیکردنەوە بۆ چەسباندنی ئەو تیۆریانە لە باکووری کوردستان لە مەیدانی هەڵبژارنەکاندا هەڵبژارنی چه هەرێمی بێت چه پارلەمانی مەڕادێژنان دەبینین و نەڕادەوەکو کڤوت یانە هەندێک جارە و کێشەیە هەیە کە بڵین حساباتی ماتماتیکیا کڤوت ئەبێتە هۆی ئەوەی کە داپۆشینی هەندێک ڕاستی بەڵام ئەو حسابی ماتماتیکیە لە باکووردا نییە ئەنە ژنان کاتێک هاوسەرۆکی پارتیەکە لە هاوڕەگەزەکەی خۆی کە پیاوە بڵێ نەگەر چالاکتر نەبێت کەمتر نییە یا شارەدار بە هەمان شێوە و ئەمە لە ئاستێکدا ڕۆژانە ئەمە ئەیبینین دواتر لە هەمووی سنجڕاکێشتریش ڕۆژاوای کوردستانە یانە لە کۆمەلگایەکی وەکو ڕۆژاوای کوردستاندا ژنان لە ئاستی لەشکریدا بگرە هەتا خوارەوە بەرپرسایەتیان هەیە و بەکردەوە لە مەیدانی بەرپرسایەتیەکانیشدا هەن ئەمە ئەم دەبینین ئەم بڵین ڕەوتە لە باکوور و لە ڕۆژاوی کوردستاندا بەڵام بۆی کە پاشماوەی باسەکەمان بۆ باشووری کوردستان تەرخان بکەین باشووری کوردستان بە زەهنێتێکی ترەوە چاو لە ژن دەکا بۆ نمونە لە پارلەمانی کوردستانیشدا ژن هەیە لە هەموو حیزبە سیاسەکانی دیکەی باشووری کوردستانیشە چه ئیسلامی چه ئەلمانی ژن هەیە ئەلبەتە ڕەنگە بۆ کوڤوتەی نەبێت کە هەبێ بەڵام بە هەرحاڵ لە بەرنامەژیاندا بەماشەوە بەڵام ئەم ڕوانگەیە بڵین کە چاو لە جەوهەر و ناوەڕۆکی بڵین بەشداری ژنان دەکەی بەشداریەکی ڕەواڵەتیە لە ڕاستیدا بەڵام ڕەنگە ژن وەکو ئەندیوی دەرکەوێت بۆ نمونە ژنێک دوو ژنیا هەرچەند ژن وەکو شخص وەکو کارکتەری شخصی دەرکەون کە ژنی زۆر ئازاەوە بن بەڵام ئەمە لە ئاستی تێڕوانینی کولتوری و سیاسیدا نییە یان لە ئاستی بڵین ئەجەندا و پرۆگرامی حیزبەکاندا نیە لەبەرەوەی کە ڕوانگەیەکی دیکە لە ڕوانگەیەکی دیکەوە ئەوان پێرەوە لە ڕوانگەیەکی دیکەکەن پێش هەموو شتێک بیرۆکەی بڵین کەپیتالیزم کە ئێستا لە حاکمە لەوێ و دواتریش نوێڕێنی کلاسیکس بۆ دەوڵەتنەتەوە مەسلەی سیاست بەگشتی ئێوە یانە لەو ڕوانگانەوە کە باسمان کرد لە باکوور و ڕۆژاوە ڕوانگەیەکەیە کە ژن دەبات ئاستەکی ئاوە بەڵام لە باشووری کوردستانیش دەزانین کە پێگەیژن لە هەلومەرجێکدایە دەزانی بۆ بەر لەوەی من وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت ئەوە بڵێم ئەوەی کە ئێوە کو نمونە باستان کرد لە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بەرهەمی تێکۆشانی 40 ساڵەوە ببوور هەواڵ نجیبە لەبەرەوەی چەند خولێکێکمان ماوە گەر هەموو بڵین بەداخەوە دەبێتە دوا پرسیاریش لەبەرەوەی کە ئەوەی کە لە باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان لەبەرەوەی تێکۆشانی ڕۆژ بە ڕۆژی تێکۆشانێکی بێوچانە تێکۆشانێکی بێپسانەوەیە واتە ئەمڕۆ دەستکەوتێکی بەدەست نهێناوە بەیانی پاڵی لێباتەوە وە لەسەر بنەمای ئەوەکو سەرمایەک ببینێ و لەسەری بژی بەرهەمی تێکۆشانێکی درێژخایەن و تێکۆشانێکی ڕۆژانە و تێکۆشانێکی تەنوانم بڵێم سەعات بە سەعات بووە بەڵام ئەوەی کە لە باکووری لەوەی کە لە باشووری کوردستان هەیە هەر ئەوەی بڵێن ئێوە ئاماژەتان پێکرد کێشەی گەورە یا بڵێن کرۆکی کێشەکە یا قەیرانەکە ئەوەیە ئەو تێڕوانینە دەوڵەتداری ئەو تێڕوانینە دەوڵەتیەیە بۆ مەسەلەکان خودی من خودی نەبوونی ژن لەنێو ئەو سیستەمەیە یا بەشدارێکی زۆر پاسیڤ و بێکاریگەر لەنێو ئەو سیستەمەیە خودی سیستەمێک بۆ خۆی بوونی نییە لەناو پارتە سیاسەکان لەناو ئەو کەشەیەکە هەیە نەبوونی ژنی چالاک من بە تەنیا بە ژنەکانەوە نایبەستمەوە ئەڵبەتە هەوڵدان هەیە و هەوڵدانێکی تا ئاستی پەلەقاژەکە تااقەت پرۆکێنە لایەن هەنێک ژنەوە هەیە یا لەلایەن هەنێک ڕێکخراوە هەیە بەڵام ئەوە لە خودی دەکرێت ئومێدێک بێ بەڵام ئەوە لە خودی کەشەکە شتێک ناگۆڕێ لە خودی قەیرانەکە شتێک ناگۆڕێ لەبەر ئەوەی کە جیهان بینێکە جیهان بینێکی هەڵەیە تو ناتوانانی بێی بە ئامرازەکانی دەوڵەت بتەوێت لە بەرامبەر بە دەوڵەت شەڕ بکەیت لەبەر ئەوەی دوادوایەکەی ئیفلاسە دوادوایەکەی دەست بەتاڵیە تۆ دەبێت ئەو تەرحی کە بە تایبەتی بەڕێز ئۆژەلان پێشکەشی کردووە لە کۆمەڵگەی باشووری کوردستان ئەمە بەتەنیا بۆ کۆمەڵگەی باشووری کوردستان نیە بەتەنیا بۆ باکوور و ڕۆژاوی کوردستانە ئێستا لە تەواوی جیهانە ئەم تەرحە ئەلتەرناتیڤانە قسەی لەسەر دەکرێ لەبەرەوە لە خودی باشووری کوردستانە هەمیشە خولانەوە لەو بازنە بۆشەیە کە بیانەوێ بە چاکسازی یاسایی بیانەوێ بە فۆندی حکوومەت
پرسی ژن چارەسەر بکرێ بیانەوێت لە خودی ناو ئەو سیستەمەیە بیانەوێت چارەسەر بکەن زەحمەتە من پێم وانییە کە کێشەکانی ژن چارەسەر بێ بە پێچەوانەوە ئەوەندەی کە بێئومێدی قوڵتر دەکاتەوە لەبەرەوە تەرحی نوێ یان بزوتنەوەی کۆمەڵایەتی نوێ بزوتنەوەی تەنانەت سیاسی نوێ تێڕوانینی نوێ جا ئەم تێڕوانینە مەرج نییە لە تەنیا بە تەفگەرێکەیە لە پارتێکی سیاسیە خۆی بنوێنێ دەتوانێت لە مێدیایە بێ دەتوانێت لە بزوتنەوەی کۆمەڵایەتیا بێت دەتوانێت لە بزوتنەوەی سیاسیە بێت دەتوانێت لە ڕۆشنبیرانە بێت دەتوانێت لە ئەو کەسایەتیانە بێت کە لە ڕووی ئەکادمی و تیۆریەوە کار دەکەن ئەمانە تەواوی دەتوانێت جارێکی تر ئەوانەی کە پەراوێز خراون لە سیستەم مەسەرەن ژنە بەتەنیا ژن نییە من خودی پیاوی ژۆک و قوربانیەک دەبینم لەنێ ئەو کۆمەلگایەکە ئەگەر پیاوێک پێی وابێکە بە تێڕوانینی خۆی کە خێزانێکی دروست کردووە نێ ئەم خێزانەیە معاشێکی بچووکی هەبوو توانی پێی بژی ئەوە بۆ ئەو ئازادیە بە پێچەوانەوە ئەو پەڕی کۆیلەتیە لەنێ ئەو سیستەمەیە خودی خێزان و سیستەمەکە بە تەواوی سیستەمی دەوڵەتداری دەبێت بخرێتە ژێر پرسیارەوە و ئەو تێزانێک کە تا ئێستا لە ئاستی جیهانەوە خودی بەڕێز ئۆژەلان و چەندین تێزی دیکەی کە هاوتەریب لەگەڵ ئەوانەدا پێشکەش کراون کەڵکی دەبێت بۆ ئەوەی کە بەڕاستی لە ئایندەیە بە تایبەتی لە ئێستاوە کاری لەسەر بکرێەوە لە ئایندەیە ئومێدێکی نوێ بە بنیادنانی سیستەمێکی نوێەوە سیستەمێکی دیموکراتی سیستەمێکی دوور لە نەژاد پەرستی و دوور لە نەتەوە پەرستی دوور لە ئاینگەرایی و دوور لە دژەمرۆیی دروست ببێ من لە ڕاستی ئەوە دەبینم کە دەبێت لە دەرەوەی ئەو سیستەما بۆ تەرحی نوێ بگەڕێن زۆر سپاس بۆ تۆ بەڕێز نەجیبە قەرەداغی چالاکی سیاسی چالاکی ژن و ڕۆژنامەوە زۆر سپاس دەکەین بەڵێ بینێرانی هێژە لە شارۆچکەی دەندەرلێ و نزیک بڕۆکسل لە وڵاتی بلژیکەوە لەگەڵتان بووی نێرە داگەیشتنە کۆتایی بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ ئازادی و لە ئازادیدا بژین ماڵتەناوە